بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ڕاغبی ئەسفەهانی ئەو مرۆڤەی کە ناسراوە بۆی کە لە لوغەتی عەرەبیە زۆر قاڵ و قوڵ، لە خزمەتی قورئانە زۆر قاڵ و قوڵ، لە خزمەتی ئینسانیەت و ناسینی ئینسانە زۆر قاڵ و قوڵ. لە فەسڵی پێنجەم لە کتێبی الذەریعە إلى مەکارم الشەریعە باسی عەدل و ظڵم و مەحەبەت و بوغز ئەکا. دەرسی پێشوو باسی عەدالەتمان کرد کە چۆنە چ شێوازەیەکە بە تەفسیل باسمان کرد. ئەمڕۆ لە خزمەتانە باسی زوڵم ئەکەین، بزانین ئەم پیاوە گەورە چۆن باسی زوڵم ئەکا. سەرەتا ئەفەرمێ هەموو لادانێک لە مەسئلەی عەدالەتە ئەبێتە زوڵم. ئەفەرمێ دانانی هەر شتێک لە غەیری شوێنی خۆیە، شوێنی تایبەتی ئەو شوێنە ئەو شتە چی بێ، لە غەیری شوێنی خۆیە دای بنی ئەو پێوترێ زوڵم. بۆیە لە قورئانی پیرۆزە فەرموویەتی فەقەد ضەلوا ضەلالا بەعیدا، چونکە ئەم دانانەی کە لە شوێنەکە دایئەنەی لە شوێنی خۆیان نییە، یا لە پەنایە دایئەنێ یا لە زۆر دوورەوە. وا بێنە پێشچاوی خۆت دائیرەیەکی بچووکەیە، ئەم دائیرەیە شوێنی شتێکە، ئەم شتە ئەگەر لە پەنای دائیرەکە داینی ئەوە زوڵمت کردو، بەڵام زوڵمەکە نزیکە، دوورتر دوورتر حتا دوورتر داینی زوڵم زیاتر ئەبێ. بۆیە ئەفەرمێ خۆی گەورە لە قورئان ئەفەرمێ فەقەد ضەلوا ضەلالا بەعیدا، لادانیان لە دین زوڵمێکی زۆر گەورەیە، بەڵام چه زوڵمێک زۆر دوور، چونکە مافەکانی خۆیان مافەکانی خوددا هەمویان پێشێل کرد. ئەفەرمێ وەیورید الشەیطان ئەن یوضلهم ضەلالا بەعیدا، شەیطان نایەوێت یەک تۆز لە ڕێ لات بدا، ئەوێ زۆر لە ڕێ لاتدا دوورت خاتەوە. بۆیە ئەفەرمێ لە ئاەتێکە ئەفەرمێ ئولائیکە یونادەونە من مەکان بەعید، لە شوێنێکی زۆر دوور، چونکە لە ڕێ لایەنداوە لە ئەسڵەکەدا لە دوور کەوتونەتەوە، لە شوێنێکی دوورەوە بانگیان لێ ئەکرێ. زوڵم ئینسان لەکوێ ئەیکا؟ هەندێک جار زوڵم لە خودا ئەکا، لە ڕەبی عیزە، هەندێک جار زوڵم لە خۆی ئەکا، هەندێک جار زوڵم لە باو و باپیری ئەکا، هەندێک جار زوڵم لەوانە ئەکا کە لە ژێر دەستیان ئیتر خێزانە، هاوسەرە، مناڵە، دایک و باوکە، ئەمانەی کە نزیکن، برا و خوشکە، زوڵمیان لێ ئەکا. هەندێک جار بە گشتی زوڵم لە ئینسانیەت ئەکا. ئەفەرمێ هەندێک لە عولەما فەرموویانە کێ زۆر زۆر زاڵمە، وتیان ئەو کەسەی کە زوڵم لە نەفسی خۆی ئەکا، اینجا لە نزیکەکانی ئەکا، اینجا زوڵم لە هەموو عامەی خەڵک ئەکا. فەرموویانە لە عەدالەتیشە ئەو کەسێ عەدالەت لەگەڵ هەموو خەڵکیە بەرپا ئەکا، باشترین کەسە، دواتر لەگەڵ عەشیرەتی خۆیە، دوای لەگەڵ نەفسی خۆیە، وهاکەذا. تەنانەت مەسەلەی زوڵم ئەوەندە گەورەیە، یعنی تۆ هەندێک جار زوڵم لە خودا ئەکەی. بۆیە خۆی گەورە لە قورئانە کاتێ باسی شیرکەکە ئەفەرمێ ئین الشرک لظلم عظیم، شرک زوڵمێکی زۆر گەورەیە. واتە شیرکی بە زوڵم بە لادان ناوبرد، شەریک بۆ خوا قەراردان، بە زوڵمێکی زۆر گەورە وەصفی کرد، چونکە ئینسان هەندێک جار زوڵم لە خودای خۆی ئەکا، لە نەفسی خۆی ئەکا، ئەمە زوڵمی عەظەمە کە ئینسان ئەیکا، زۆر گەورەیە. زوڵمێکیش هەیە کە وەسەتە، هەموو ئەوەی کە سوڵتانی موسڵمانان بڕیاری لەسەر ئەدا بۆ ژیانی ئینسانەکان، ئەگەر ئینسان ئیلتیزامی پێوە نەکرد ئەکاتە زوڵم. طبعاً بابەتێکمان هەیە، بابەتێکی زۆر وردە لە ئوسولی فقها، ئیمامی ڕازی باسی ئەکا، ئەفەرمێ ئەگەر کۆمەڵی یاسا هەبوون لە دینە، کۆمەڵی یاسا هەبوون لە دنیا، یاساکانی ناودین بە قیاس تەسبیت بوون، ئیسبات بوون، بە قورئان و سونە نەبوو، ئەوانەی دەرەوەش هەر بە قیاس بوو، ئەوانەی دنیا. ئەڵێ ئەمانەی دین مەرج نییە ئینسان واجب بێ لەسەری شوێنیان کرێ، بەڵام ئەوانەی دنیا واجب بە شوێنیان کرد. چۆن؟ بەنمونە ئێمە مەسەلەن ترافیکێکە ئەبینین گوڵۆپی سەوز دانراوە، مە یاسایەکی دنیایە، دانراوە کە تۆ بڕۆ سووریش دانراوە بوەستە. ئەگەر تۆ بڵێ ئیلتیزام بەمەوە ناکەم، زۆر گوناهبارە بی،
هیچ مەجالاتێکی عەقڵی و ئیجتیهاداتی تیان نامێنێتەوە چونکە یاسای ژیان هەموو یاساکانی ژیان ئەوهان زۆر توندە ئەگەر هاتوو لادانت کرد لەمانە ڕاستەوخۆ بەرە ئاڕاستەیەکی تر ئەڕۆی یەکسەر ئەچیتە ناو دائیرەی کوفرەوە دائیرەی ظڵمەوە لە دائیرەی ظڵمەکەشە حتا دوور ئەکەوێتەوە گوناهەکەت گەورەتر ئەبێ لە مەسائلەی دنیایە زۆر کات خەڵکی موسڵمان تووشی ئەو حاڵەتە ئەبێ یعنی بۆ نمونە ئێمە لە دنیامانە کاسبیەک مامەڵە ئەکەی لەگەڵ کەسێکی کافرە ئایا ئەتوانی بیخەڵەتێنی ئەبەدەن ناتوانێت چکە یاسایەکی دنیاویە بۆ تۆ دانا واجبە لەسەر ئەوێ بەگوێیکەی جێبەجێکەی لەگەڵ یاگەی بۆیە لە شەریعەتە لە باسی کڕین و فرۆشتنە چۆن موسڵمانێک ئەگەر فێڵی لێکرا لە بازاڕە لەلایەن موسڵمانێکە عقوبە ئەدرێ بە هەمان چەشن یعنی ئەگەر کافرێکی زوڵمی لێکرا فێڵی لێکرا بە هەمان چەشن ئەگەر هاتوو کەسێکی موسڵمان شتێکی ئەفرۆشت خیانەتی تیا بوو چ بە موسڵمانێکی بفرۆشی هەر خیانەتە چ بە غێرە موسڵمان بفرۆشی هەر خیانەت بۆی لە درێژایی مێژووی ئیسلامیە قەت نابین ڕۆژێک لە ڕۆژان موسڵمانان مەسەن هاتبن نەخۆشیان لە شوێنێکە بڵاو کردبێتەوە مەسەلەن هاتبن لە شوێنێکە با بڵێن جۆرێک لە ظڵم یا جۆرێک شتێکی خراپ بەسەر چویان فرۆشت بێ ئەبەتەن با کەسەکانیش کافر بوون با لە غێرە دینیشا بوون چکە ئەمە قاعدەی دنیای ئینسانە دنیای ئینسان ئەمەم شێوازەیە و ئینسان ئەبێ لە ئەم دنیایە تەواوی یاساکانی شریعەت جێبەجێکە بۆی نەچێتە ناو چیەوە نەچێتە ناو زوڵمەوە یان با بڵێم تەواوی یاسا دنیاویەکان ئەکەنە یاسای شریعەت با مرۆڤیش دای نابێ خۆ ئەو گوڵۆپانەی کە بۆم باس کردی گوڵۆپێکی سەوس مرۆڤ داینەوە عەقڵی مرۆڤە یعنی بنمونە ئێمە ئێستا شۆستە ئەبینین ئەتیادی شۆستە بەرزترە بۆی مرۆڤەکان بەسەریا بڕۆن کەسێکە سیارەکەی هێنایە سەر شۆستەیەک باشە لە یاسای ژیان لای داوە گوناهبارە بێ لەسەر هەکەدا ینی مەسائلی یاسا گشتیەکان کە دانراوە لە شریعەتی ئیسلامیە بە کولی یاسا دنیاویەکان واجبە لەسەرمان ئەبێ جێبەجێیان بکەین بۆیە حکمی زەمان سوڵتانی زەمان مسلمان بە یا غێرە مسلمان کە تۆ لەژێر ئیمڕەی کەسێکە بوویت کۆمەڵی یاسای گشتی دانرابەوە مەسالیحی عامە نابێت لێیان لابدە ئەوەیە ئەو بابەتەی کە خەڵکی مسلمان مەسەلەن خیانەت ناکە لە مەسەلەی کارەبا خیانەت ناکە لە ئاو خیانەت ناکە لە وەزیفەکەی خیان خۆ ئەزانێت دەوڵەتەکە دەوڵەتێکی بێدینیە دەوڵەتەی پڕ لە فەسادە بەس نایکە ئەبەدەن بۆت نچێتە ناو دائیرەی زوڵمەوە زوڵمی کردبێت لە کەسێک زوڵمی کردبێت لە دەستگایەک حتا بۆیە فەرمێ ئەوەش وەسەتەکەیە کە ئینسان ئەوەی کە یەتەوەلاه و ئەبێتە خاوەنی ئەبێتە گەورەی ئەم ئیلتیزامەکە بە حکمی سوڵتانی زەمانەوە لەوە چ ئێمە بەیانی دوو بەیانی بکەین دەوڵەتێکی کافرەوە ئەنیا موسڵمانێک کە ئەچنە ئەوروپا واجبە لە سەریان بە یاسای وڵاتەکە کاروبارەکانیان ڕێخن ئەو یاسانی کە پێچەوانەی شریعەت نەبن بەتاتی بۆ ڕێخستنی کاروباری ژیان مەسەن کەسێکیان بێ خیدع بکە فێڵ بکە دزی بکە چی بکە هەمووی ئەبێتە لەکەیەکی ناشین بەسەر ئیسلامەوە چکە موسڵمان لە هەموو کە زیاتر پیادەی ئەوەکە سێهەمین جۆرە فەرمێ ئەسغەریشمان هەیە چۆن عەزەممان هەیە شیرکە ئەوسەطمان هەیە کە مەسەلەی حکمی سوڵتانە ئەڵێ زوڵمێکی ئەسغەریشمان هەیە ئەوەیە کە ئینسان واز لە شتانێک بێنێ کە بە کار و کەسابەتی خۆی دەستگیری ئەبێ منفعەتانێک کە خۆی بۆ خۆی دەستگیری ئەبێ بچێت دەست بەرێ بۆ منفعەتی خەڵک بە هەر جۆرێک لە جۆرەکە ئینسان تیا زۆر گوناهبارە بێ تەسەوور کە جاری وا هەیە خۆت کارێک ناکەی کەچی حەسیلە و بەروبوومی کاری کەسێکی تر ئەخۆی بۆیە کارەکە معنەوی بێ مادی بێ بە هەر شێوازێ بێ لە شریعەتە نەهی لێکراوە و ئەکاتە زوڵم کە تۆ تەجاوزێ کردو لە مافی کەسێک حەقی کەسێک کە خواردووە بەبێ ئەوەی کە تۆ خاوەنی بی کە هەمووی ئەکاتە چی ئەکاتە زوڵم ئەفەرمێ سبحان الله ئەم مەسائلی ظلمە هەندێ جار لە ئینسانە یعنی ئەگەر بێت و ئینسان عەدالەت بەکار نەهێنێ هەیە هەر بە تەبعی خۆی عادلە هەیە وردە بە ئەخلاق هاتووەتیە هەیە خۆی بە زۆر کردووە هەیە هەر لەبەر ڕیا عەدالەت ئەکا هەیە لە ترسە هەیە ئەڵێ ئەگەر کەسێ لەبەر ئەمانە هیچیان عەدالەتی هەر بەرپا نەکرد ئەڵێ ئینسەلەخە عەلە الئینسانیەتی ئەوە هەر لە ئینسانیەت چووەتە دەرەوە چونکە ئینسان محبی عەدالەتە و دژی زوڵمە هەموو ئینسانێک ئەم صفەتەی تیە ئەگەر کەسێک هات حەزی لە زوڵم بوو بە تەواوی مانە هیچ شەرمی نەئەکردەوە لەوەی کە عەدالەت جێبەجێ نەکە
ئەفەرمێ لە ئینسانیە شۆراوەتەوە. ئەو هۆکارانە چین کە ئەبنەمایی ئەوەی کە ئینسان ئەضرار و زەڕەکان تێیە ڕووی تێ بکەن و تووشیان ببێ. ئەفەرمێ یەکەم دانە پێوتێ شەرارە ئەوەیە کە ئینسان ئەگاتە حاڵەتێک لەزەت وەرئەگرێ لەوەی کە زەرر لە خەڵک بێ، یعنی لەزەت وەرئەگرێ لە زوڵم. بۆی جاری وایە کەسێک ئەبینی مەسەلەن لە سجنێکە عەزیەتی خەڵک ئەدا لەزەت وەرئەگرێ لەوەی کە عەزیەتی خەڵکەدا، ئازاری خەڵکەدا. یعنی گەنجێک ئەبینی ئەنواع مەشاکل دروستەکە لەزەت ئەکا لەو مەشاکلانەی کە دروستیان ئەکا، هەز بە شەرم ناکە. ئەفەرمێ ئەمە ئەخەس الوجوه و خراپترین جۆرەکانی زوڵمە کە ئینسان طبیعەتی وای لێبێ لەزەت کە لە زوڵمکردن. ئەڵێ بەشێکی تری بریتێ لە شەهوەت. ئینسان شتانێکی هەیە لە شەهوەتی خۆیە حەز ئەکا پێی بگە، محاولە کات دەستەبەری کە، بەڵام لەم دەستەبەرکردنی زوڵمە زەرر لە بەرامبەرەکانی ئەدا. ئیتر ئەنواع ئەزراری معنەوی بە یان مادی. ئەفەرمێ وەکو ئەو کەسانی کە فەساد لەسەر زەویە بڵاوەکەنەوە، خۆیان حەزیان لە فەسادە، محاولە ئەکەن فەساد زیاتر بێ، یان بە خەفا بە دزی یان خەریکی خراپەکردنن، خراپەوە هالی ئەکەن لە ناو کۆمەڵگاوە لە حاڵەتەوە ئەیگەن دیاردە. ئەمە ئەوە شەهوەتێکی خۆی، ڕەغبەتێکی شەهوەتی خۆی جێبەجێکە، بەڵام لە پشتەوە زەرری لە خەڵکی ترداوە. ئەمەش ئەفەرمێ جۆری دووهەمە کە ئینسان تایە گوناهبارە بێ. جۆری سێهەم بەڵێ ئینسان زوڵمەکە بە هەڵە. ئەڵە جاری وا هەیە گولەیەکە تەقێنە کەسەکە بە نمونە ئەوێ لە دیوارێکی بدا بۆ نمونە، کەچی گولەکە هەڵ ئەگەڕێتەوە ئەدا لە نەفەرێکی تر، ئەم پێوتێ خەتە. ئەڵێ ئەم کەسە گوناهبار نابێت لە جیهەتێکەوە کە بۆ ئەو شتەی نەوەشاندووە، بەڵام ئەم ئالەتەی کە بەکاری هێناوە لەبەر ئەگەری هەڵەی هەیەتیایە عینەن گوناهبارە بێتیە لە لایەنێکی ترەوە. جۆرێکی ترمان هەیە پێوتێ شەقاوەت. ئەویش ئەوەی ئینسان بەبێ ئێرادەی خۆی، بە نمونە لە شەریعەتە باسەکە لە باسی قەتڵە، طبعا الله ئەگەر ئینسانێک لە سەربانێکەوە مەسەن کەوتە خوارەوە، بەڵام کەوت بەسەر کەسێکی ترە، کەسەکەی تری کوشت لە خوارەوە، ئایا گوناه چی لەسەرە؟ طبعا ئەو لە شەریعەتە هیچە بە خوێنی کەسەکە بدە، باشە، بەڵام ئایا خۆی بۆ خۆی هیچ ئیثمێکی لەسەرە، هیچ گوناهێکی لەسەرە؟ ئەگەر گولەیەکی تەقان، طبعا ئێمە عەمدمان هەیە لە قەتڵە، شبهی عەمدمان هەیە، خەتەئی کولیمان هەیە. شبهی عەمد ئەوەیە گولەیەکی تەقانووە بۆ شتێکی تەقانووە لە شتێکی تر، ئەمان پێوتێش ئەڵەی عەمدە. شەریعەت هەتا ئەوەش مەسەلەن بە خەتەئی دانەناوە توێتی ئەڵەی عەمدە، شبهی عەمدە، بۆی ئەمەش ئەحکامی زۆر قورسی هەیە. باشە، ئەمەی خەتەئەکە ئەوەیە خۆی کەوتووە، خۆی لە سەربانە کەوتوتە خوارەوە، کەوتووە بەسەر کەسێک، ئەمە پێوتێ قەتڵی خەتەء کە کەسەکە تایە گوناهبار نابێت. ئەگەر نامە عەدای ئەوەی تر هەمووی تایە گوناهبار ئەبێ بەشی خۆی. بۆیە هەموو ئەو زوڵمانەی کە ئینسانێکە یا بۆتە بەشێک لەم و لەزەتی لێ ئەکا کە ئەمە زۆر خەتەرە، یا لەبەر تحقیقی کۆمەڵە شەهەواتی خۆی هەندێک زوڵم ئەکا زەرر لە بەرامبەرەکانی ئەدا، یان هەڵەی کردووە، یان شەقاوەتی نواندووە. شەقاوەتەکەش ئەوەیە بەبێ ئیختیاری خۆی، بەبێ ویستی خۆی هەڵەیەک ڕوویداوە بەهۆی ئەمەوە، بەڵام هیچ ویستێکی خۆی تیا نەبووە، هیچ دەسەڵاتی خۆی تیا نەبوو. ئەفەرمێ ئینشاءالله مەی ئەخیریان خۆی گەور ڕەحمی پێ ئەکات و عەفوی ئەکات و لێ خۆش بوو ئەم کەسە. لە مەسەلەی زوڵمە طبعا ئینسان وەکو هیچ یەکێکی تر لە گیاندارەکانی تر نییە. گیاندارەکانی تر زوڵم بە ئاشکرا ئەکەن. طبعا مەسەلەن تۆ ئەبینی گورجێک پەلامارەدا ئەوی ترە شتی نهێنی پەنهانیان نییە، بە ئاشکرا ئەوەی خۆیان ئەکەن. ئینسان شتێکی پێوترێ فێڵ. طبعا ئەم فێڵە تەنها لە ئینسانە تەواجودی. لە عەرەبیە پێڵێن مەکر، کەید، حیلە. لە ئەحمەدیە فەرمێن مەکر و کەید و حیلە فێڵە. ئەم سێ وشەیە لە زمانی عەرەبیە بۆچی بەکارێ؟ بۆ فێڵ. فێڵ سبحان الله لە ئینسانە یەک دانە و دوو دانە و سەد دانە و هەزار دانە ئەنواع جۆری فێڵیە بە مێشکی ئینسانە. طبعا مناڵی بچوو کاتێکە فێڵەکە، فێڵەکانی کەسە گەورەکە ئەیبینی ئەزانێ فێڵەکە کەچی هەرێکە. جاری وا هەیە مەسەلەن تۆ لە ڕێوە ییتەوە ئەڵێ لە ڕێوە ئەو شتە لای من نییە، یعنی لای ئەوە، باشە ئەڵێ من نەم کردووە، یعنی ئەو کردوێتی. بۆ چونکە ئاشنا بە فێڵ هێشتا نەبووە، بەڵام دوای ئاشنا بە فێڵە بێ وای سواغەدا فێڵەکە تۆ دەرکی پێ ناکە، هەستی پێ ناکە. جار بەجار لەگەڵ خیبرەی ئینسانە فێڵی زیاترە بێ.
ئەزان لە پیریە وەکو مناڵی لێتەوە ئیتر ناتوانێت فێڵەکانی بشارێتەوە بۆیە ئەڵێن ئینسان لە گەنجیە ئەگەر خۆی پەروەردەیەکی باش نەکە لە پیریە هەموو عیبەکانی دەرەکەوێت چونکە فێڵەکانی پێ ناکرێتەوە دەرەک هەموو ئەوەی کە ئەو محاولە ئەکا وەکو فێڵێک بەکەرێ هەمووی تیا کەشفە بێ زۆر چۆن مناڵەکە ئەوە خەڵک پێزان ئەوژ ئەوە خەڵک پێزان مەسئلەی فێڵکردن و ئینسان بابەتێکی زۆر سێرە زوڵمێکی زۆر گەورە ئینسان لە فێڵەکە بۆیە ڕەحمەتی خوا لە ڕاغب بێ ئەفەرمێ مەکر و خەدیع و کەید و حیلە لە ئینسانە ئەم کەلیماتانە کە هەن ئەڵێ ئەمان نزیکن لە یەکەوە هەموو شتێکە کە ئینسان ئەیکا لە ژێرەوە مەبەستێکی تری هەیە بە ظاهر شتێکە بە باڵتین شتێکی ترە طبعا لەمە خێرانەوە کۆمەڵە دیراسە کراوە ئەزان حتا لە پێکەنین و گریانە ئینسان جارێ فێڵەکە ئەڵە جاری وە هەیە کەسێکی خۆش ناوێت تەوقەی لەگەڵاکە پێئەکەنێ دراسە کرا ئەو پێکەنە جیاوازە لە پێکەنی مەحەبەت و خۆشەویست حتا ئەکرێت لە پێکەنیشە زوڵم بکە خدعە بکە بەرامبەرەکەی کەسێک تۆ ئەبینی زۆر ڕووخۆشە تۆ دەرکی پێ ناکەی بەس ئەم ڕووخۆشەی تەبیعی نییە نیفاقە حیلەیە جارێ ئەگری فەرمێسک یێتە خوارەوە بە چاویە ڕازگۆژ نییە من جارێک سوالکەرێک گریانێکی ئەکرد قەت تەسەوەر نەکرد نەفەر بتوانێت ئاوا بگریە لە بەلاژ دوایش مناڵێکی بچووکی لەگەڵا بوو کاتێکە وتمان چیتان پێ و چۆن و ئەوانە مناڵەکە زوو ئەو قەمسەڵەکەی بەر بۆ دواوە وتەوە قەمسەڵەیە سێرێ بکەن کە سێرمان کرد گیرفانەکەی کوونە پشتەکەی پڕپڕە لە پارە وا ئەگریا ئەوتەنها ئەو تۆزە پارەم پێ ئەوانە لێم مەسنەوە کە سێرەکەن یەک پارەی زۆر زۆر باش ئەو گریانە چۆن ئەهات ئەی هاوار ئەوە ئینسان ئەو خەدیعە ئینسان ئەو مەکری ئینسان ئەو فێڵی ئینسانە بۆیە ئینسان کە ویستی فێڵکە زۆر بە زەحمەت تو ئەتوانی مەسەلەن اینجا ئەگەر تەعەودی لەگەڵا کرد هەر دەرکی پێ ناکەی بە فێڵەکە بۆیە ئەفەرمێ ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ بەڵام ئەم مەکر و ئەم حاڵەتەی کە ئینسان شتێک ئەشارێتەوە لەسەرەوە نەوعێکە و لە بنەوە نەوعێکی ترە ئەفەرمێ دوو جۆرە جۆرێکیان مەذمومە جۆرێکیان مەذموم نییە حەمد کراوە بەشێک لە ئینسانە فیتڕەتی ئینسانە مەسەلەی فێڵ ئەڵێ ئەو بەشەی کە مەذمومە زۆرینەی ئێمە کەلیمەی فێڵ و ئەمانە بۆ ئەوە بەکارهێنین ئەویش ئەوەی ئینسان ئەوێ بەوە پێشچاوی بەرامبەرەکەی لێڵ بکە هەتاوەکو فێڵێکی لێ ئەکە بۆیە خۆشەویست فەرموویەتی لە فەرمایشتێکە ئەلمەکر والخەدیعە فی النار مەکرکردن فێڵکردن خەدیعە لە خەڵکی شاردنەوەی شتەکان لە خەڵک لە ئاگرایە یعنی ئەمە ئاخیرەکەی ئەچێ بەرەوچی بەرەو ئاگر دووهەم جۆری مەکر و کەید و حیلە با بڵێن فێڵێکی مەشروعە طبعا بەشێ لە ژیانی ئینسان بە فێڵێکی دروست ئەڕوا ئەفەرمێ بۆ نمونە هەندێک جار ئینسان مەسلحەتێک لە پشتی ئەو فێڵەوە ئەبینی ئەڵە بۆ مثلا مناڵ ئەتەوێ بەرەو خەیری بەری ئەو حەز ناکە بەرەو شەڕ ئەڕوا هەندێک جار فێڵی لێ ئەەکەی کە شەڕی لێ ئەگریتەوە بەرەو خەیری ئەیە هەندێک جار دایک و باوک طبعا یەکێ لە خراپەکان کە لە علمی نەفس و ئەوانە باسەکە نابێ هیچ وعدێ بە مناڵەکەی بدا نابێ مەسەلەن هیچ درۆیە لەلایە بکە بەڵام ئەزان دایک و باوک زۆر کات تووشی بێوعدی و درۆ ئەوانە بن لەگەڵ مناڵەکانیە هۆکاری چییە ئەوێ بە هەموو قووەتی خۆی ئەم مناڵە لەم شەڕانە بپارێزێ حتا ئەوەندەی کە خۆی ئەگرێت و تێئەکە بۆیە هەندێک لە حوکەما فەرموویانە المكر والخديعة محتاج إليهما في هذا العالم فرمونا أألم عالم إنسانيتها مكر وخديعة وفيل بشيك يشك لحاجة كان كسيك السفيه به هميش حزي لباطلة قد ميل حقناك وقبولناك تشك طبعي أوي ناوي بويا بيوستي بويا ورده لخرافة بيجريتو لخديعة بيجريتو بفيل لجورك كان بيهنيتو بويا دايك جاري وهي ئەوێ فێڵکە لە مناڵەکە لە شیری ببڕێتەوە ئەزان خۆ ئەگەر فێڵی لەکە دنیا نایبڕێتەوە لە شیر ئەچێت تۆزەشتی تاڵ ئەیە لە گۆی مەمکی مەسەلا محاولە ئەکە ئاڵە پیسە ئەوانە ئەوژەڵە ناوەڵا پیس نییە محاولە ئەکە یعنی هەر یەک دنیا فێڵ و محاولە ئەکە ئەم دایکە حتا وەکو لە هینەکەیەکە ئەمە لە بەشە مەشروعەکەیە بۆیە لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ هەمیشە لەگەڵ مەکرە لەگەڵ فێڵی خراپ سەیئ بەکارێنێ ئەفەرمێ والذین یمکرون السیئات فێڵی خراپ ئەکەن لهم عذاب شدید عذابێکی خراپ و شەدیدیان بۆ هەیە ومەکر ئولائیکە هو یەبور مەکری ئەوانە هەمیشە خوا بەتاڵی ئەکاتەوە فەشەلی پێ ئەهێنێ
يا أفرمي فلما جاءهم نذير ما زادهم إلا نفورا استكبارا في الأرض ومكر السيء وشيء سيء لقى المكر هنا يان أفرمي أفأمن الذين مكروا السيئات أن يخسف الله بهم الأرض أو كسانيك فيلك خراب أكن ناترسن لو يخوابر ناخي عرزيانا بريت أخوارو ومكر الله حتى مكروا فيل وخدا بكارهات ولا قرآن أفرمي أوان مكر كانوا خداش مكر أكا بران بريان فيل أكاتو بران بريان أجر أمو شدروز به والله خير الماكرين خوا باشترين أو كسانيك وفيل أكات طبعا أم كلمة فيلا لو أشيل لكردية توزك معناك جوان نبي والله وشيء مكر لزمان عربية كوردي أكيتوا بو سيء وبو حسنش بكاري بو يبقى أساني لقرآن بكارهاتو برب العالمين أي كيد أفرمي عينا أو كشتك أشاريتو لبران بركات ما بس تيكت هي باشا بلا ما بس تكت بشواز يكتب دربري أو يشهر بعينا همان شواز أبيت فيل بس الإنسان أفرمي كذلك لقرآن كذلك كدنا ليوسف أو كدنا لقرآن بمعنى كيد وتأيما في الله كمان آسان كربو يوسف عليه السلام طبعا يوسف أيوز بنيامين برا بهلته شون بهلته ناتواني لقياسي أو غلطة ناتواني هاد أو دولشي كاشتكانيان بيوا خسينا خوارنكي أو دواتر هواري كرا يا أيها السارق ها أو سارقة كان ورن دزا كان ورن وسان لبران بريانا أمان هاتن قران بناو هي أوانا يكم جار دواي لناو أما دريان هنا طبعا هو جورك لفي الله أما واي كرتك طبعا أي زاني يا ساي أمان أو أبوك أقر بيتو كسي دزيبك أبي ببيت خادم أنت خزمة كار وتي باشا تشي ليبكين أو كس أقر إيوة دزا كان بونشي وتيان من وجد في رحله فهو جزاؤه أو كسيك لنا واشتكي أو دوزرا أو كس جزاتي جاء طبعا يوسف عليه السلام كمنال بو بوري زوري خوشويست بشتوينكي هبو بشتوينكي خوي بس بيوسف عليه السلام بو يوسف للا أو بمنته طبعا دواي قران زور قران يوسف أم بشتوانيان للا يوسف دوزيو كدوزيان هو يك صالي رك يوسف خزمتكاري بوري كرت بوري بس بأي شاوي للنقاي جوان يوسف عليه السلام بويا كاتك وتيان إن سرق فقد سرق أخ له من قبل خو أجر أم بنيامين الذكر براكشي بيرس الذكر دبو هو باسي أويا أم حالتك تو أبيني خوي طبعا احتمال يبو يوسف كشفه تو أما بخيتنا وجلي أما خوي فرمي لقد وكذلك كدنا ليوسف سهل ما نكر مسألة في الله كي يوسف عليه السلام حتى بتوانا بكاتو براكي الله يخوي قلباته كابو شيء كيديش في الله ككيدي بوبكار مكري بوبكار عينا بهمان ششن أبيني لقرآن بيروزا بو حسن إجبكارية بو سيء إجبكارية بو يفرمي سنستدرجهم من حيث لا يعلمون أفرمي سنستدرجهم من حيث لا يعلمون وأملي لهم إن كيدي متين خوي قرباسي كيدي خويك إن كيدي متين يان أفرمي ألم نجعل له عينين ولسانا وشفتين وهديناه النجدين إما هداية من داوى أفرمي سنستدرجهم من حيث لا يعلمون وأملي لهم إن كيدي متين باتيان بوش الأكم لخراب كاريا باشا فيالي من زور تندة زور متينة كأنما هاتوي داوي كتناوتو بلام زور جيجي أو إيكا تند أم كسا بجيري باشا يان أم داوى أوندتوك ما حد نزيكو بيتو أدقري دي لم لا تريشو أفرمي أو بوم خصون فهديناه النجدين ريتشا قري خراب قري ميلي خوي اتي خوم بوم راقا كم بو سهل كردو بو هردو كان خوي اتي بريال أدالا كامي أنا وأرو شون أرو همو أمانة أيوة راغب شتيبا إيمان بدا وشي مكرو كيدو حيلو أمانة هرهم يعني كبكاريين لقرآن بيروزا البشا السيئة كي لإنسان ظلمة بلان بشيكي هي ظلمني بشيكي حسنية لإنسان شاكية لإنسان باشية لإنسان حياتي إنسان بشيكي بفيلو بالتغطيع عيوني بران بركاني أرو تصورك لفقها أفرمين
لفقه حنفية كان أفرمي أجر كسك لأنه جابوا بيري كوتو دزنيجي نية إتشيبكا نجاكي بروا خلق هرم يلا هو دزنيجي أفرمي بعد دز بكرة بلوتي وبروا كأنما خين لوتي بروا خو كيدا زورك اللفيل باشا أنا شريعة مجالي كده بويا مسائلي فيل هموي خرابنية لإنسانية بشك لإنسانية إيشكي بو أروى جاري وهي باوكك يعني باري بينية باشا چەند جار بە فێڵ شتێک لە مناڵەکانی دوورە خاتەوە حتا وەکو ئەو کاتەی مۆسیمی خۆی دێ باوکێک هەندێک جار ماندوو ئەبێ بەدەست ئەوەی شتێک بۆ ماڵ و مناڵەکەی تەرتیب بکە و خۆشی وەها دەرناخە چونکە ئەگەر خۆی دەربخات کەسری خۆی و زەلیلی خۆی دەرخا باوک شکاوە بۆی باوک زۆر کات کە پارەشی پێ نەبێ قەت خۆی وا دەرناخە کە پارەی پێ نییە بەهێزەوە خۆی پیشان ئەدا چونکە مناڵەکەی ناوێ باوکیان بەلاوازی بێ مەسەڵەن مەلا کەریم وەردینی خوای گەورە عەفوی کە یا ڕەبی تۆ ناسیحی کوڕی ئەیگێڕاوە ئەیوب هیچمان نەبوو ئەیوب نانیشمان نەبوو لە ماڵەوە وەزعمان زۆر خراپ بوو ئەوانە طبعا مەسەڵەن مەلا کەریم وەردینەوەی کە بینیوێتی زۆر پاک و تەمیز و مڕەتەب و جوان هەر حەستەکە سەیری ئەیوب خۆی تەرتیبە کرد خۆی جوانە کرد ئەیوب هەندێک جار بسمیڵەشی چەورە کرد ئەسوە دەرەوە ئەیوب ڕۆژێ پێیاوە توتوان باوکە بۆ قادری خوا خەڵک تۆ ئەوە بیرە وازەرێ بە زۆر دەوڵەوەری جاڵی خەڵکی ژەها بۆ قەرز بۆ لامە ڕۆڵە تۆ چوزان ئێوە ئینسان دوژمن و دۆستی چۆن هەڵم دۆستەکان دڵیان ناڕەحەت بێ بڵێن مەلا کەریم شتی نییە ئیتر هیچمان نەبوو لە ماڵەوە بەڵام ئەوانە کەشخە خۆی ئەمە جۆرەکە لە خەدیعە بەڵام عزەتی ئینسانەکەش ئەپارێزێ ئینسانەکە چاوی خۆی ئەوە ناکە بۆیە ئەبینی جارێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم هەندێک شتی بەدەستەوە بوو دای بە ئیمامی عومەر فەرمووی ئەعطیه من هو ئەفقەر منه ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمە بدە بە کەسێک لە من فەقیرتر ئەفەرمێ لەو کاتە هیچ شتێکم نەبوو ئەمە بدە بە کەسێک لە من فەقیرتر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بعینی بەصیرەت ئەڵێ إذا أتاك من هذا المال فخذه ئەگەر ئەلەم ماڵت بۆ هات ئەی عومەر وەریگرە وإلا فلا تشرف عليه بەڵام ئاگال لێبێ چاو نەگێڕی دایان بەیت بەشکم یەکێ شتێکم باتە وەی کەڕامەتی ئینسانەکە نەشکێ عزەتی ئینسانەکە بمێنێتەوە بەڵام ئەگەر کەسێک خۆی شتێکی هێنا ئەوانە ڕەتی مەکەرەوە مەڵێ ئەعطیه من هو ئەفقەر منی مادام خۆت محتاجی وەریگرە هەدیەکە بۆت هاتووە ئەم شێوازە کە ئەبینی ئەعطیه من هو ئەفقەر منی جۆرەکە لە فێڵ بۆیە ڕەحمەتی خوا لە غەزالی بێ لەم باسی فێڵە ئەڵێ کورە ئینسان زۆر مصیبەتە ئەڵێ لە غەیبەتە لە باسی غەیبەتە ئەڵێ جاری وا هەیە باسی موسڵمانێکە خوا عەفویکە کورە خوا عەفویکە وازی لێ بێنن ئەم وازی لێ بێنن خوا عەفویکە فێڵە تۆ ئەتەوێ بڵێ بە بەرامبەرەکانت کورە دەلێ گەڕن کابرایە گوناهبار وازێ بای ئەوە نییە مەجلیسی خۆتانی پێ ئەو بکەن باشکم خوا عەفویەکە یعنی من ئەو گوناهەم نییە یعنی من نەزیهم یعنی من پاکم یەک دنیا شتی تێ ئەخوێنرێت بۆیە ئینسان بۆیە ئارستانەکەم ڕاغیب زۆر مرۆڤ ناسە بۆیە ئەڵێ ئیمامی غەزالی لە سەفەر و لە حەضەرە لە هەموو کاتێک کتێبەکەی ئەوی پێ ئەیخوێندەوە سەیرێکی دیراسەیەک لە خزمەتیا بوو ئەو کەڵە پیاوە غەزالیەک گەورە لە مرۆڤ ناسیە محتاجی ئەم کتێبەی ئەمە بۆی ئەم بەشە لە ئینسانە ئینسان بەشێکی زۆر بە قووەت تایە بریتێ لە فێڵ بریتێ لە خەدیعە ئەفەرمێ سبحان الله حتى رب العالمين لقرآن شون يعني كلمة محال بكارهن أفرمي وهو شديد المحال خوا جل جلاله زوزر طبعا محال لدوش وهاتوا يا لحول وهاتوا يا لحيل وهاتوا لحيل وهاتوا يعني خوا جل جلاله في الله كي زور بقوته يان حول قران كاري خدا زور بقوته بهدو معناه كده وهو شديد المحال وشي محالي بكارهن بۆیە لێرە ڕاغیب کۆمەڵە کەلیماتی زۆر گەورە لە عەقیدەی ئیسلامی ئەڵێ والله ئینسان شەرم ئەکا کاتێک کە ئەم کەلیماتانە ئەخوێنێتەوە عمقی ڕاغیبی ئەسفاهانی لە عەقیدەی ئیسلامی ئەوە دەرەک ئەفەرمێ أم آية بيروزانة وهذه الألفاظ لولا أن الباري أطلقها في مواضع مخصوصة قاصدا لمعان صحيحة لما تجاسر به
أفرمي والله أجر أم وشان أخوا خوي بخوي بكار نهنا هر كسي خداي بناسيا ني أبرا بخيال شيابت وشي مكر بو خدا وشي حيلة بو خدا وشي كيد بو خدا بكار هنان فعل بكار هنان أم كلمة بو خدا جل جلاله ني أبرا جرأتي نأك ني أبرا بمشك يابت شجاي بزمان يابت وبقصة يابت أفرمي أمشهرهم تنزيه وتعظيم بأخوة جل جلاله ديك وابو فيجب أن تتلى في القرآن حيثما وردت ولا يتعدى بها ذلك لكوان القرآن بكار هاتو أو بكار يعني تجاوزي بيناكي بوشوين يكتر بويا ناكري بلين يشكل الصفات كان خدا يعني وكان خدا بريت الشديد المحال أما التنهى لشوينك مخصوصة خدا يقول بكاري هنا أما نزاهاتك زور قولي لأسماء وصفاتك الرغيب أصفاني أي فرمه طبعا علماء فرمون أو ناوي خدا بخوي دانا وإما بكاري هنين أو صفتي خدا بخوي بكاري هنا ويا بيغمبر صلى الله عليه وسلم بوي بكارنا بكاري هنين ما عدا وكلماتك خوماني تيناكي أفرمي هندك فرميانا فرميانا والله نك أم كلماتنا والله وشي الرحيم الغفور الودود كقول أبي تولى زماني عربية أجر خدا بخوي بكارنا هنا نمن أتواني بخدا بكار يعني تشجع أم كلماتنا يتر شو كهر يكيب لو أنا آية الرحيم تشنك كيفيتي شونا كميتي شونا انفعالك لإنسان والرحم در أشي باش أم جور انفعالات ناتواني بحضوري خداي بكار بين بلام نبروي خدا خوي بكارينا وبكارين وتسليم أبين أفرمي لولا ورود السمع به في هذه الأسماء أجر بكار هنا خدا نبوي أبو خوي إنسان جسارتين أكر أبدا أأم كلماتنا بكار بين أبو خدا جل جلاله والله تعالى منزه عن كل ذلك زور باكو بيقرد لهم أم كلماتنا بلام أو تا خوي بكاري هنا ولا شوينك دياريا إيمش تنها لو شوين دياري كرا وبكاريني كاتك خوي جور باسي مكر أكابران بربكافران إيمش تنها لو شوين أتوان بكاري بين قصك الرغيب أما ناتوين لشوينك ترى بكاري بوشتيك تري بكار بينين لشتيك ترى بلن خدا شديد المحال أو آية الدقة باسي شيئك هلا وبكارين أوش تنزيهي كي زور قولي للراغب أصفهانية وتيجيشني كي قول أبو أسماء وصفات وتيجيشتن ل عقيدة كي قولي بتوي إسلامي داوما لذاتي باش پروردگار رحمته وبزي ومهرباني خوي بسرمانا ببارين إيمان من سلامتك خوي لد أبارين ولد ألالين ولا جناها كان من وبورة درجة كان خير بسرمانا بكرة وعفو منك يا رب العالمين خوي داود لي أكين فيلي خراب لنا خمانا مهيلا تو قوري خود خوي جان أم مروفي لا وازن ضعيفين تو قوري خود داود لي أكين برحمتي خود ببزي خود بكرمي خود بمن بخشى لمن خوش بعفو منك يا إلهي داود لي أكين برحمة وكرمي خود ببزي خود لمردو كان من مبورة لدايكو باك من مبورة لبراو خشا كان من مبورة لخزمو كسو كان من مبورة لخزان وهاوسر ومن الله كان من مبورة لوچا كان من تاروج قيامة مبورة إلهي لأمتي بيغمبر صلى الله عليه وسلم مبورة إلهي داود لي أكين ضلمان آرامك مالمان آرامك جيان من آرامك ضلمان برك لهمني شفاء من بنيرة شفاء بو آزاركاني جستمان بنيرة شفاء بو آزاركاني روح من بنيرة إلهي شفاء مادي ومعني من بنيرة إلهي داوال لي أكين بقوري خود برحمتي خود لقناها كان بمان بارزة تو خود سرپرشتي منك ممان دار دسي خومان لخوشبوني خود بسر مانا دا ببارين رحمتي خود بسر مانا دا ببارين كرمي خود بسر مانا دا ببارين إلهي داوال لي أكين برحمتي خود وبزي خود دعاء كان من لقبولك ورمان قرأ لي خود يا رب العالمين لظلم دور من خروا يا أكرم الأكرمين خواهي جان داودي أكين للشرك دور من خروا لظلم مروفا كان دور من خروا لظلم نفسي خو من دور من خروا بمن يرى بعبدانك ساغ بعبدانك الرازقو لقلتو يا رب العالمين إلهي إيمان من داب مزرينا عقيدة من باكو صافك خط من بيبناسينا يا أكرم الأكرمين خواهي جان لد أبارين ولد أنالينا الصلاة أما جسي أما بقينا بيغمبر صلى الله عليه وسلم يكيبنا ومن لخزمتي أبينا باس مانك لخزمتي يا رب العالمين بخوا پروردگارا اگر هیچ کردوی که چاک من نبی دلمان پر لخوشویستی و محمد المصطفى عليه الصلاة والسلام بخوشویستی دلمان داواد لیکن دعا کن من گیراک بخوشویستی دلمان هاوارد لیکن یا إلهي هرچی امانه لدنیا و کلکی هی بو دین و دنیا من پیمان عطاک إلهي
بەخوای ئەمە زمانمان کولە لە دوعایە بە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعاکەین دەیخوایە هەرچی خەیری بۆ دین و دنیامان هەیە تو گەورەی خۆت تۆ لە علمی خۆتە ئەزانی پێمان عەتاکە هەرچی خراپە بۆ دین و دنیامان یا إلهي تو خود لعلم خوتا أزاني بناء من بدا آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوي قول لقناهي من الشيء وجبوري خوي لما نخبل كام وفق بني ربي